بەڕاستی من زۆر خۆشحاڵم بەم دەرفەتە چونکە وەکو هاوڵاتێکی کورد دنیایە کە فوکوڵم لە دڵایە ئەمەوێ بڵێم کەوا ئەو هێرشە هێرشێکی زۆر ناتەندروستە زۆر ناحەقا و بە دیدی من هەر مرۆڤێکە کورد بێ بەڕاستی پێویستە دەست و دەنگ و چاوی بڵێ نابۆ ئەو هێرشانە بەڕاستی ئەم هێرشانە مەسەلەکە هیچ لایەنێک نییە تەنیا نەخۆشی عقلی دەوڵەتی تورکیا کە ئەیانەوێت لایەک لە لاکانی کوردستان بە بڕووبیانووی جۆرەهاوە تێکەڵ بکەن و ئەیانەوێ بە هەر شێوەیەک بێت تەعەدایەکی تەواو لەسەر کوردستان و ئەم خاکە بکەن لە هەر بەشێکی ترابێ مەسەلەکە بوونی هیچ لایەنێک نییە مەسەلەکە هیچ مەسەلەیەک نییە پابەست بێ یاخود پەیوەند بێ بە هەرێمی کوردستانەوە ئەمە ڕێک نیشاندانی عقلی دەوڵەتی تورکیا بەرامبەر بەبوونی نەتەوەیەکی ترکە کووردە پێی بەز نییە و تێر نابێ بەوەی کە لە ناوەوە کردوێتی اینجا هاتووە لە دەرەوەش ئەیکا و ئەمە باشترین هەلو دەرفەتە بۆ ئەو کە پێ بێنێتە ناو وڵاتی ئێمەوانێ و باشترین هەلو دەرفەت و بیانووە ئەزانێت کە دەسەڵاتی کوردی لە ئێستاە سەرقاڵی هەڵبژاردنەکانە بەرەو بەغا خۆی حازرەکە هەنێ ناکۆکی ناوەکی هەیە ئەمانە بەکارێنێت بۆ ئەوەی کەوا دژایەتی ئێمەی پێ بکاوە بێتە ناو خاکی ئێمەوە بەداخەوە ئەیڵێم لەم بەشەیە هەڵوێستی گەل هەلوێستی دەسەڵات و لەوەش ناخۆشتر هەڵوێستی ڕۆشنبیران وەکو پێویست نییە بەرامبەر بەم داگیرکاریە چونکە مەسەلەکەی ئێمە تەنیا لایەنێک یاخود پارتێکی دیاریکراو یاخود شارێکی تاکوتەنیانە من لێرەوە هاوارەکەم و ئەشڵێم ئەم هجوومەی ئێستا ئەم داگیرکاری ئێستا خەونی داهاتووی دەوڵەتی عوسمانیە بۆ زیندووکردنەوەی چەوسانەوەکانی خۆیان و بۆ زیندووکردنەوەی دەوڵەتی تورک و عوسمانی لەم خاکەیە بەدیدی من ئەوەی کە بکرێت هەموو خاوەن قەڵەمێک خاوەن دەنگێک خاوەن کەناڵێک هەر یەکە و لە ڕێگای خۆی دوور لە تند و تیژی تکایە دوور لە تەعەداکردن لە سنووری هیچ کەسێک هەموومان یەک بگرین بیر بکەینەوە فەرامۆشی نەکەین دەنگ بەرزکەینەوە یەک ڕستە بڵێین لە مناڵەوە تا سەرکردە و دەسەڵات و لە هەمووشی گرنگتر ئەوەی کە بەخۆی ئەڵێ ڕۆشنبیر بڵێن نابۆ تورکیا بۆ دەرەوە.